دوومانگی وەرزی قەدەغی ڕاوی ماسی کۆتایی هاتووە و هێشتا بۆ یەک مانگی تر هەموو جۆرە ڕاوکردنێک کە ماسی گەورە و بچووک بخاتە داوەوە قەدەغەیە. دوای ڕۆیەکی دەڤەری ڕاپەڕینە لەگەڵ وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین ئەو بەشەی زەی بچووک بەسەر دەکەینەوە کە بە سنووری ئیدارەی ڕاپەڕیندا تێپەڕ دەبێت. دیمەنی جوان و سەرنجڕاکێش سەرنجی هەموانی بۆ لای شەپۆلی ئاو و زۆر جاریش دەنگی ئەو باڵندانە کێش کردووە کە شوێنی مانەوەیان کەناری زەی بچووکە لە دەڤەری ڕاپەڕین. ئێمە وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین چەند خاڵێکی جێگیرمان داناوە لە کاتی دەستپێکردنی قەدەغەی ڕای ماسی کە لە 15 سێوە دەستی پێکردو و ئەو ئەرکێکی بە ئەرکێکی پیرۆزی دەزان کە خراوتە شەشانی کارمەند و ئەفسەرانی بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین تاوەکو 14/6 تا ئێستا بەدەیان ڕاوچی و بەدەیان ڕاوچی وەکو سەرپێچیگار گیراوە کە لەسەر دەریاچەکەی کە لە کاتی تۆمە بووە لە کاتی ئەو تاوانەی کە ئەنجام داوە. ئێمەش دەست بەجێ کارمەندانی پۆلیسی بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین کە ئەوانەی کە لە کاتی تۆمەکەیە دەیانگرن و لە هەمان کاتیشدا دەست بەجێ دەست بەسەر کەلوپەلەکانیشی دادەگرن. ئێمە 14 بنکەی جێگیرمان هەیە 14 بنکەی جێگیرمان هەیە بە بنکەی بەڕێبەرایەتی کە دوو بنکەی جێگیریشیان بۆوان دانراوە لە هەم بێرەوان 14 بنکەمان هەیە و لە هەمان کاتیان 8 بەلەمی بەردەوامیشمان هەیە. ئەم هاوڵاتیە ساڵانێکی زۆرە کاری ڕاوکردنی ماسی بووە. ئێستاش وەک جاران هەر تا مەزرۆی ڕاوکردنی ماسی هەیە، بەڵام خۆی دەڵێ لە وەرزی قەدەغەی ڕاوی ماسی ڕاوکردن زیانی گەورە بە سامانی ماسی دەگەێنێت. ئەو وەک هەستکردن بەرامبەر گرنگی ئەم سامانەش لە چەند ڕۆژی ڕابردوودا 50,000 پەنجەماسی لەسەر ئەرکی خۆی خستۆتە ناو زەی بچووکەوە. ئەو سێمانرەی قەدەغە دەتێ و بەعرە دیجیش زۆر چاچی هەیە بۆ سامانی ماسی، چون ئەو گەرە ماسی ئاژە قەدەغەی لەسەر نەبێت ئەو ماسیە بە مروری زەمان خەلاص دەبێت کۆتایی پێدێت. بەڵام ئەو قەدەغەی شتێکی چاکە. هەم جەماعەتی پۆلیسی دارستانیش پارێزگاری زۆر چار ئێستا لە سامانی ماسی دەکەن لە هەموو سنوورەکان زۆر جوانی دەگەڕن لە هەموویدا. ئەو ماسیش ئەگەر زاوزێنێکە و گەراکەی نەپیچێت بە عەمەل نایە، بەس بەعرەکەمان بەداخەوە زۆر جاران کەم و زیادی پێ دەکەن لە سەدەیەوە لەنکاو زیادی دەکەن کاو کەمی دەکەنەوە. ئەوە زۆر خراپە بۆ ماسی، چۆن ماسی هەموو گەراکەی لە خەراقی بەجێوەیە. ئەمن لە پێناوی خوای گەورەوە 50,000 ماسیم هینا لە دەرای بەستی پێ دەڵێن منتیقەی چاقوڕنەیە تێم کردو بۆ سامانی ماسی بەشم پێ زیاد کات و خەڵتەکی فەقیر ئیسفادەی لێ بکات. بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین لە سێمانگی قەدەغەی ڕاوی ماسی لە ڕێگەی چەندی تیمی جێگیر و گەڕۆکیش چاودێری وردی سەرچاوەکانی ئاو دەکات. لە سێمانگی قەدەغەی ڕاوی ماسی هەموو جۆرە ڕاوکردنێک قەدەغەیە. لە دوای کۆتایی وەرزی قەدەغەی ڕاویش هەندێک جۆری ڕاوکردن ڕێگە پێدراو نییە کە لە چەند ساتێکدا سەدان ماسی گەورە و بچووک بەیەکەوە ڕاو بکات. ونە ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.